ئێستا لە قەزای چۆمانی دیارە لە قەزای چۆمانیش مامۆستایانی وانەبێژ هاوشەوەی شار و شارسوکانی هەرێمی کوردستان گربوونەوەیان ئەنجام داوە. دیارە گربوونەوەی مامۆستایانیش بۆ ئەوەیە کەوا بکرێن بە هەمیشەی یاخود بەگرێ بەس ئەو بڕە مەقتوعی کەوا بۆیان دیاریکراوە دیارە مامۆستایان بەشی بژێوی ژیانیان ناکە بۆیە داواکاری سەرچیان ئەوەیە کەوا بکرێن بەگرێ بەس یاخود بکرێن بە هەمیشەی. ئێمە چینە لای مامۆستایان و داواکاری مامۆستایانتان بۆ ئەگوازینەوە. داواکاری سەرەکیەوە چێکەوە ئەمڕۆکە گربوونەتەوە. داواکاری سەرەکی ئێمە وەکو وانەبێژان دامەزراندنە بەڕاستی چونکە ئێمە وەکو مامۆستایانی وانەبێژ خۆمان بە مافراوترین چینی و کۆمەڵگەیە دەزانین لەبەرەوەی کە ئەرکێکی زۆرمان لەسەرە و مافێکی زۆر کەم و لە چاو ئەو ئەرکەمان پێ دەدرێ بەڕاستی. ئێمە بایکۆتمان ڕاگەیاندووە بەڕاستی چونکە ئەو ئەرکەی کە ئێمە ڕای دەپەڕێنین ئەرکێکی ینی هاوتایە لەگەڵ ئەرچی مامۆستایانی میلاک بەڵام زۆر مافخوراوین چونکە ئێمە ئەو ئەرکەی ڕای دەپەڕێن ئەرکێکی پیرۆزە بەڕاستی ئێمە بووینێتە پێگەێنەری منداڵی ئەوانەی کە هەڕەشەمان لێ دەکەن لێرە. ئەوانەی کە هەڕەشەی ئەوەی دەکەن کە مامۆستامان لە جێدا ئەندرێتەوە یان ئەوەی کە لە کارەکەمان دوور دەخرینەوە. ئێمە مامۆستای ئەوانە نیە. ڕێژەی مامۆستایانی وانەبێژ تقریبا 120 لۆ 25 کەرتی پەروەردە پێکدێنن بەمەش بە بایکۆت و دەوام نەکردنیان کەرتی پەروەردە بە تەواوی پەچی کەوتووە. چونکی بە تایبەتی لە سنووری جوگرافیای باڵەکایەتی ئەو منتیقانە بە خۆزانی مامۆستای ینی هەمووی خۆجێیە کە مامۆستای خۆجێیش نەما مامۆستای بێگانە ڕێژەی کەمە. ژماری مامۆستایانی وانەبێژ لە بەڕێوەبەرایەتی پەروەردەی چۆمانێت تقریبا نزیکەی 400 مامۆستای وانەبێژین. ئەو بڕە پارێشکەوە دیاری کراوە لۆ وانەبێژان پارەیەکی کەمە بەڵام ئەمە بەوەش رازینە بەڵام بەو مەرجەی بگرێتە گرێبەستیان هەمیشەی نەوەک بڕە پارێکی دیاریکراوی مانگانە بدرێت. ئێستاەوە ئەچینەوە مانجی 11 هەتا ئێستا دەرماڵی مانجی ساری ساڵی پارن وەرنەگرێت کە تەڵەبم هەوە پۆلی دە بۆ بوویتە 11 بۆ بوویتە 12 یعنی هێشتانە کە دەرماڵی ئەو ساڵ وەرنەگرێت. وایە حکوومەت لە تواناییدا هەیە بەڵام خەمسار لە بەرامبەر مامۆستایان لە ڕاستیدا متمانەیەک نییە نەک لە لای مامۆستایانی بژ لە لای هەموو خەڵکێک لە هەموو خەڵکی کوردستان متمانەیە ئەوەی کە حکوومەت پارەی نەبێ. پارە زۆرە چەندین چاکسازی کرای بە حیسابی خۆیان چەندین دەهات گەڕایتەوە بۆ حکوومەت بازیان زیاد کردیا و بارگرانایەکی زۆریان خسۆ سەر هاوڵاتیان لە هەمان کاتدا حکوومەت لە توانێدا کە چارەسەر بکە بەڵام چارەسەری نەکردیا. بۆی بەڕاستی ئێمە وەکو مامۆستایانی وانەبێژ لە باڵەکایەتی بڕیاری ئەوماندا کە بایکۆت بکەین و بەردەوام بین لە خۆپیشاندان تاکو ئەو کاتێک کە وزیری پەروەردە و وەزارەتی ئەنجومەنی وەزیران وەلایەنە سیاسیەکان و حکوومەت دێتە سەرخەت بەدەم داواکاری مامۆستایانی وانەبێژ لێ سوچی بەڕاستی ناکرێ مامۆستایەک 100,000 وەربگریت و مامۆستایەک لە هەمان قوتابخانە کە خەریجی لەگەڵ خۆیدا تەخەڕوزی کردیا ئەو 900,000 ملیۆنێک وەربگرێت. بۆی بەڕاستی ئێمە بەردەوام ئەبین و درێژە بە خۆپیشاندان و بایکۆت ئەدەین تا ئەو کاتێک حکوومەت دێتە سەرخەت و وەڵامان ئەداتەوە. ئێمە باتام دەستمان پێکردو بایکۆتکردن بەردەوام بین ئینشاڵڵا هەتا ئەو کاتێک کە حکوومەت بەجددی بەدواداچوون لە داواکارەکەمان ئەکات با جددی ئیشێکمان لۆ ئەکات جا با گرێبەستکردنمان بێ یاخود بە هەمیشەیی بوونمان بێت. هەوا هەستەکە مافەکی زۆر سەرەتایی مێ ینی هیچ شەشی وا گەورە داوا ناکەین و ئەگەریش هەر ینی نەهات بەدەم داواکاری ئێمەوە ئەمە ئەتوانین شتی دیکەش ینی بکەن بنمونە لە کاتی ئیمتحانەکان ئەسیلێ تەسمیل نەکەین ئەو کاتی پرۆسەی ئیمتحاناتیش هەموو ڕائەوەسی سزای ئەوەی کە ئەگە دەرس خوێندرابیان بۆ منە بە شێوازێک لە شێوازەکانیش دەرسەکەی بە ئۆنلاینیان بە هەر شێوازەکەی دیکە جێبەجێ بکەن ئەمە ئەو کاتی ئەسیلەی تەسمیلی ئیدارەی ناکەین. بەدڵنیایەوە حکوومەت کەم تەرخەمە بۆ ئەم کەرتە کە کەرتی پەروەردەیە لەبەرەوەی ڕێژەی زۆری کەرتی پەروەردە پێ کاتووە لەوانە بێژان هەر من لەو دەڤەرەی باس بکەم نزیکەی 400 بۆ 500 مامۆستای وانەبێژمان هەیە کەوا سەدا 25 لۆ 30 قوتابخانەکانیان پڕ کردوتەوە و هەروەها هیچ ئاوڕەکی جدیمان لێ نەدرایتەوە مەش ئێستا بایکۆتمان کردەوە لێرە گرت بووینەوە لەوەی کەوا حکوومەت ئاوڕەکی جدیمان لێ بداتەوە و بەدڵنیاییەوە بەردەوامە بین و نایشتێنین تاوەکو ئاوڕەکی جدی لەو لە کەرتی پەروەردە و وانەبێژان نەدرێتەوە. ئێمە وەکو مامۆستایان لە بەڕێوەبەرایەتی پەروەردەی چۆمان وەکو مامۆستایەکی وانەبێژ
هاتین ئێران ئەوڕۆ داوای مافەکانمانەکەن داواکەندان بمەزرێنن بەس ئیتر ئەوەندە بڕە پارەی پێمانرێ بەڕاستی ئەم ناچوویەکەم پارەی هاتووی بدەین پارەی مەصرفی ماڵی بدەین چ بکەین ئەوەندە پارە بەشیت ناکە بەردەوامە بین ئێمە وەکو قوتابخانەی خۆمان نزیکەی 15 وانە بێژین ئێستا لەو ڕۆژانی کە بایکوتمان کردووە تەنانچەند دەرسێک کەمە خوێنە و تەنانچەند پۆلێک لە هۆڵەکان دانیشتن وانە خوێنێ یعنی ئەوانەی دیکە ئیزنراینەوە لەو ماڵە هیچ دەرسێک ناخوێنێ بێگومان کاریگەری هەیە داواکاری سەرەکی ئەمە دامەزرانە ئێمە وەکو مامۆستایانی وانە بێژ بۆشاییەکی گەورە سەدات چلی کۆی میلاکاتی پەروەردەمان پڕ کردوتەوە بۆیە پێویستە کاتن دابمەزرین و بە هیچ شێوازەکیش بەو پارە مەقتوعەی ڕازی نابین کە دیاری کراوە چونکە هیچ مافێکی مامۆستایانی وانە بێژی لەگەڵ نییە لە هەمان کاتیدا لە بایکۆت بەردەوامە بین نایشکێنی هەتاوە کۆگەین بە داواکاری ڕەوەکانی خۆمان حکوومەت زۆر کەم تەرخەمە چونکەوە چەند ساڵێک کە مامۆستایانی وانە بێژ هەروە ژمارەیان زیادە کاتن و هەموو کاتەڵێ ئەگەر بارودۆخی دارایی باش بوو دانەمەزرین بارودۆخی دارایی لەوەی باشتر پێتان وایە کە وڵاتی ئێمە وڵاتێکە دەوڵەمەندە بەنەوت بەڵام حکوومەت کەم تەرخەمە پێت وایە پاریان لە بەردەستدا بەڵام نایدەن بە مامۆستایان ئەو بڕەپارەیەکەوە بۆ مەقتوعە دیاری کراوە 400 بۆ 450,000 بۆ بەکالۆریۆز با بە بڕەپارەیە مامۆستایان بکەن بەگرێ بەست چکە هیچ مافێکی لەگەڵ نییە بۆ مامۆستایانی وانە بێژ ئەو پارەی مەقتوعەکە لەوە مامۆستایانی وانە بێژ دیاری کرایە بەخۆی یەکەم سوکایەتێ بە مامۆستای وانە بێژەکرێ لەبەرەوەی هیچ مافێکی ترمان پێ نادرێ ئەگەر بێت و سبەینی ببین بەدایک ناتوانین مۆڵەتی دایکایەتیشمان هەبێت جگەلەوە کە ئەو پارە مەقتوعە دیاری کرایە مادەم ئەو پارە هەیە کە بە شێوەی مەقتوع بماندنێ بادامم بمەزرین و بەو پارەیە مامۆستای میلاک هەیە 10 دەرسی هەیە مامۆستای وانە بێژ هەیە 24 دەرسی هەیە یعنی مامۆستای وانە بێژ زۆر هیلاکترە لە چەو مامۆستای میلاک هەڵبژاردنەکان دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان بەڵێنی زۆرەدا پێتان وایە خاوەن بەڵێنەکانی خۆیانن بەرامبەر بە هاوڵاتیانیان نەخێر بە هیچ شێوەیەک خاوەنی بەڵێنی خۆیان نەبووین داواکاری سەرچیەوە چیە وەکو مامۆستایانی وانە بێژ کە لە قەزای چۆمان گربوونەتەوە تەبان ئەمڕۆ لە قەز پەروەردەی چۆمان مامۆستایانی وانە بێژ کە گرد بووینەوە دوایەوەی چەند ڕۆژێک بایکۆتمان ڕاگەیان ئەمڕۆ گرد بووینەوە لەوەی بە وەزیری پەروەردە و سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕابگەیرین کە ئێمە بە مەقتوع ڕازی نینە و ئەبێ دابمەزرین یاخود بکرین بە گرێبەست و حەزەکەم لە ڕێی کەناڵەکەتەوە پەیامێک بە وەزیری پەروەردە بدەم طبعا بەڕێزیان گەورەترین وەزارەتی بەدەستەوەیە کە وەزارەتی پەروەردەیە ئەوان هەر لە سەرەتای ئەو کابینەیەوە دروشمیانەوە بوو ڕیکلامیانەوە بوو کە ئێمە چاکسازی ئەەکەین ئەگەر چاکسازی بکرێت لە وەزارەتی پەروەردە تەواوی سێکتەرەکانی دیکە چاکسازی تێدا ئەکرێ بەڵام خوا نەخواستە ئەگەر ئەو کەرتە کەم کورتی تێکرد ئەوە تەواوی کەرتەکانی دیکە کەم و کوری تێئەکەوی لەبەرەوە قسەی ئەوەم ئەوەیە بە وەزیری پەروەردە ڕائەگەێنم کە تەماشەکە ئەو وەزعی کە ئێستا لە پێشە کە مامۆستایان بایکۆتەکەن خۆپیشاندانەکەن بە دەرەجەیەک لە ئەستۆی بەڕێزیانە لەبەرەوە ئەبیت چارەسەرێک لە ئەو وەزع ببینیتەوە لانی کەم مەسەلەن قسەیەک بکە بۆ نمونە بە ئەنجومەنی وەزیران ڕابگەێنی کە وەزعی وڵات نەخۆشە کارەساتە حەلێک ببینن لە وەزعی یعنی لانی کەم بۆ نمونە مەس چی تێدایە ئەگەر لەو هەرێمە مەسن چی تێدا برێ ئەمە دەست لە کارشم ئەگەر کارێک نەکرێ مەسەلەن لەوانە بێژان هەر زەختێک دروستکە مەسەلەن یعنی بۆ نمونە گەوەرز ببرێ وەزیری پەروەردە ئەرێ وەڵامیش دگە داوای گۆدامە ئەی دەگە داوای مەدای مەسەلەن ئەو هەمووانە بێژە سەرزادە یعنی چییە بەڵێ بینێرانی بەرەز و خۆشەویستەوەی بینیتان ڕاو سەرنجی مامۆستایانی وانە بێژ بوو لە قەزای چۆمان کەوا بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە بەهۆی ئەوەی کەوا حکوومەتی هەرێم وەزارەتی پەروەردەدا نامەزرێنێ و داواکاری سەرەکی ئەوانەوەیەکەوە بکرێن بە هەمیشەی یاخود بە گرێبەستچکە ئەو بڕەپارەی کەوا لەوانە بێژی پێیانەدرێتن بەشی ژیانیان ناکات و ئەوان ئاماژەیان بەوەدا کەوا بەردەوام ببن لەسەر بایکۆتکردن تاوەکو ئەوەی حکوومەتی هەرێم بەڵێنی دامەزراندنیان پێدات.